لە نیوەشەوە تا کاتی ڕۆژی دوایی ناڕزایی و دەنگەدەنگ لەسەر شەقامەکانی هامبۆرگ بەردەوام بوو. خۆپشاندەرانی ناڕازی ڕوبەڕووی گەمارۆکە وەستاونەتەوە و تاڵانکاری هەیە و هێرشکردنە سەر پۆلیس بەردەوامە. ئێستا کاتی شەوە دۆخەکە لەسەر شەقامەکان بەرەو خراپتر ڕۆیشتووە. زری پۆشی هێرشی ئاو لە پشت ئێمەوە ڕوبەڕووی خۆپشاندەرانی ناڕازی دەبێتەوە و ئەوانیش بەردەوامن لە هەڵدانی شتەکان بەرەو ڕووی پۆلیسەکان. نزیکەی 200 پۆلیس لەم پێکدادانەدا بریندار بوون. هاوکات زیاتر لە 100 کەسیش دەست بەسەر کراون. بۆ بەرەنگاربوونەوەی ئاگرپژێنی خۆپشاندەرانی ناڕازی لە نهۆمە بەرزەکانەوە پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بە تەواوی ئامادەباشی و پڕچەکیەوە دەشەنەوە بیناکانەوە بۆ دەستگیرکردنیان. هەندێک لەو 500 کەسە ئەم بازارە گەورەیە تاڵان دەکەن. لە کاتی ڕۆژیشدا خۆپشاندەرانی ناڕازی دژی جیهانگرایی ڕێپێوانی ئاشتی خوازانە دەکەن. گوزارش لە سکاڵا و نیگەرانی خۆیان دەکەن. من لەو باوەڕدانیم چەند فاشستێک دوێنە گەشتون مافی ئەویان هەبێت بێنە ناو شارەکەمەوە ترامپ و پۆتێن و ئۆردۆغان. بەڵام هەمیشە توندوتیژی لە لووتکەی جیبیزدا ڕوودەدات. ئاناشستەکان خۆپشاندان دژی حکومەتە گەندەڵەکانی جیهان ئەنجام دەدەن. پۆلیس بەرەو ئەوێ دەڕوات. زری پۆشەکانی ئاوپرژاندن بەو ناوەدا بڵاوبوونەتەوە و قەرەباڵغێکە بەرەو پاشەکشێ دەچن. زۆر بە سادەی ئەمە لە یاریشی گەورەی نێوان مشک و پشیلە دەچێت. ئەم بەیانیە سەرۆک ترامپ لەلایەن ڕخنەگرانەوە کرایە ئاماج کەوا لە ڕاوێژکار ئەنگێلا مێرکڵ کرد وەڵامی ئەو توندوتیژە بداتەوە کە لەسەر شەقامەکانە. ئەمە جێی باوەڕ نییە بەم شێوەیە شتەکان چارەسەر بکرێن بەبێ هیچ ڕێگریەک بێجگە لە بێدەنجی خەڵکانێکی کەم کەوا دەردەکەون بە دوای ئەم جی بیستیەی ئێوەوەن.